لیستی هاوپەیمانیی کوردستانی بۆ جاری شەشەم کۆبووەوە و لەسەر دوایین وردەکاریەکانی لیستەکە ڕێککەوتن و بڕیار وایە لە چەند ڕۆژی داهاتوودا هاوپەیمانێتیەکە تۆمار بکرێت. لا کۆبوونەوەکەدا لایەنە سیاسیەکان لەسەر ژمارەی کاندیدەکانیان ڕێککەوتون، گەرچی لا کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەدا ئاماژەیان بە وردەکاری ڕێککەوتنەکەیان نەکرد، بەڵام بە پێی زانیاریەکانی پێیام لە پارێزگاکانی کەرکووک و دیالە ژمارە تاکەکان بۆ یەکێتی و ژمارە جووتەکان بۆ پارتی دەبێت. لا پارێزگای نینەواش ژمارە تاکەکان بۆ پارتی و ژمارە جووتەکان بۆ یەکێتی دانراوە. هەرچی لایەنەکانی دیکەی هەرێکەیان کاندیدێکی دەبێت و ژمارەیەک وەردەگرن. کاندیدی کۆمەڵی ئیسلامیش لە پارێزگای کەرکووک ژمارە 8 و لە پارێزگای نینەواش ژمارە 13 وەردەگرێت. لە کەرکووک و نینەوا و دیالەش گۆڕان ژمارە 5 و یەکگرتووی ئیسلامی ژمارە 6 وەردەگرن. کۆبنێشتی تر لەو زنجیرە کۆبنانەی هاوپەیمانیی کوردستانیمان ئەنجامدا، تایدا ئەو تۆرانی کەما بووە بۆ گفتوگۆگرتن ئەمڕۆ لەسەر هەمووی ڕێککەوتین. واتە ئەم کۆبنەی ئەمڕۆکە هیچ کێشێکمان نەما و هەموو ئەو تۆرە ئەساسیەکان کە بڕیار وابوو تاوتوێ لەسەر کرد، هەموو تاوتوێ لەسەر کراوە، هەمووشی کۆدەنجی وەرگرت. بەو شێوەیە ئێمە توانین تا ڕادێ بڵێن کارەکانی هاوپەیمانی کوردستانیمان بە ئەنجام گەیان. چاوەڕێین هەنگاوی داهاتوش ئەگەر هەر پێویستێکە بێتن کۆبنەوەکانی لەسەر ئەنجامەدەین و ئێمە ئەو بەرپرسی دەستگای هەڵبژاردننی یەکێتیش دەڵێت لیستی هاوپەیمانیی کوردستانی بەدەر لە پارێزگاکانی کەرکووک و دیالە و سەلاحەدین و نینەوە لە هەردوو پارێزگای بەغدا و کوتیش بەشداری دەکات. ئەم لیستی هاوپەیمانیە لە پارێزگاکانی نینەوە، کەرکووک، دیالە، سەلاحەدین و لە بەغدا و لە کوتیشە بێت، یان لەو 6 پارێزگای کورد بە یەک لیستدا ئەبەزێت. ئەمە جێی دڵخۆشیێکی گەورەیە و هەموو لایەکشمان پەیمانمان داوە، پەیمانەکەشمان واژۆ کردووەکەوە هیچ لایەک ئەوەی کە بەشداروی ئەم لیستی هاوپەیمانیە بە هیچ شێوەیەک لەم لیستە نابێت دوورکەوێتەوە یا هیچ جوولەیەک نابێت دیش بەم لیستە بکرێت بۆ ئەو لایەنانەی کەوا بەشدار بوونە. بڕیار وایە لە 18 مانگی داهاتوو دادگای فیدراڵی عێراق تانە و سکاڵای لایەنە سیاسیەکان و پەرلەمانی کوردستان و نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەر هەمواری یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەرز بکاتەوە کە ئەگەر بێت هەموارەکە ڕەت نەکرێتەوە لایەنە کوردەکان نزیکەی 200,000 دەنگ زیانیان لێ دەکەوێت. لیستی هاوپەیمانیی کوردستانی لە ئێستادا ژمارەیان گەشتۆتە 30 حیزب و لایەنی سیاسی و بڕیاری ژوایە لە هەر پارێزگایەک دووی هێندەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگاکان کاندیدیان هەبێت. بەم پێیەش لە کەرکووک و دیالە 26 کاندید و لە پارێزگای نینەواش بۆ هەڵبژاردننی 1 نیسانی ساڵی داهاتوو 48 کاندیدیان دەبێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.